شنوێنەرین زانیاری و هەواڵەکان لە هەڵەبجە بۆ بینەران بخەیتە ڕوو. بانی ئێوەش باش ئەمڕۆ جیاواز لە سێ ڕۆژی ڕابردوو بازار و دوکانەکانی هەڵەبجە تا ڕادەیە وەکو ڕۆژانی ئاسایی بوونەتەوە و بازار و دوکانەکان کراونەتەوە و هەر ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی ڕابردوو پلەکانی گەرما تا ڕادەیەک نزمبوونەوەی بەخۆی بینەوە کە بە گوێرەی پێشبینیەکانی کەشوهەوای هەڵەبجە 34 پلەی سەدیدەوە لە ئاسمانی هەڵەبجە بە شێوەیەکی پچڕ پەڵە هەور بەدی دەکرێت و لەگەڵەوەشدا دوای ئەوەی دوێنێ کە حاجیەکی کورد نامەیەکی دایە پاشای سعودیە بۆ کردنەوەی قونسڵخانەی سعودیە لە هەرێمی کوردستان ئەو حاجی خەڵکی هەڵەبجەیە و ناوی حاجی حسێن تریفەیە و دانیشتووی گەڕێکی سەرایە لە سنووری پارێزگای هەڵەبجە. بەڵێ بەردەوام بە. بەڵێ دوای ئەوەی لایەنە سیاسەکانیش لەسەر پۆستەکانی پارێزگای هەڵەبجە ڕێکەوتن کورسەکانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە وا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا لایەنە سیاسیەکان ئەو کاندیدادەی خۆیان کە دەستنیشانیان کردووە ژمارەیەک لە لایەنە سیاسەکان کاندیدەکانی خۆیان ئامادەیە بیدەنە حکوومەتی هەرێم بۆ ئەوەی ئەنجومەنەکە دابنەزرێن و لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی لە دوێنێدا لە سنووری پارێزگای هەڵەبجە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕووی لە سنوورەکە کردووە بە جیاواز لە ڕۆژانی ڕابردوو و جەژنەکانی تر و لە ئەم ساڵدا ڕێژەیەکی زۆر لەم جەژنەدا گەشتیار ڕووی لە سنووری پارێزگای هەڵەبجە و ناوچە گەشتیارەکان کردووە ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە. بەڵێ وریا حەمەکەریم پامێرمان لە هەڵەبجە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاری